لە پێناو خاکدا بۆ ژێر خاک بە خاک سپاردنی محەممەد مانسوڕا کە یەکێک بوو لەو پێشمەرگانەی شەوی ڕابردوو نزیک بەنداوی باوە شاسوار لە کاتی بەرپەرزدانەوەی پەلەماری داعش و بەرگریکردن لە خاچی کوردستان شەهید بوو لە دوای خۆشی مەردی تەمەند 4 مانگی بەجێهێشتووە. ئەگە قبول بکەن بەڕاستی بەیان نەگوێری ئەم ناوەدا بەخوا قبول کە ئیساس من لە شوێن کوڕەکەم بە پێشمەرگام بەخوا خۆم 11 ساڵ پێشمەرگەش بووە ئەیلول ئیساس لە شوێن کوڕەکەم ئەگە قبول بکەن ئەگەر بۆ هین بێ ئەگەر ڕاستی ئەگەر قبولەکەن بابێن بنێن وەرە بڕۆ ئەگەر ڕۆیشتم معنای من کوردنیم. پێشتر لە چەقماغا بوو هاتنەوە کەرکووک لێرە بووە بە پێشمەرگە ماوەیەکە پێشمەرگی ئازا و جەربەزە بووە پێشمەرگەیەکی بە ئەخلاق بە ئەزمون لە بنەماڵەیەکی تێکوەشەر و کورتپەروەر ئەوش وەک باقی شەهیدان چووە کاروانی شەهیدان و جانی خۆی بەخشی بەم خاک و وڵاتە و پەیامانشەیە بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان ئەم شەهیدە چاومان ناشێنێ و زیاتر سوورمانەکە لەسەر ئەوەی کەەوە زیاتر و باشتر خەبات بکەین و ئاگدار بین خاکەمان نەکەوێتە ژێر دەستی دژمنان و بەرتایبەتی ئەو تیرۆریستە شەمشەمە چۆرە بێغیرەتانە. یەحیی عادل یەکێک بوو لە بریندارەکانی پەلەمارەکەی نزیک بەنداوی باوە شاسوار بەڵام سەختی برینەکەی گەیاندیە ڕیزی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و لە مەراسیمێکدا لە زێدی خۆی لە قەزای خورمات و بە خاک سپێردا. وەکو بنەماڵەی شەهید یەحیی عادل ئەمڕۆ زۆر ینی کارەساتێکی گەورەیە کە ئەم برایەمان ئەمڕۆ لە سەنگەرەکانی پێشمەرگە کە لە ئەرک و واجبدا بوو سەنگەرەی کە هێزی پێشمەرگەی لێیە ئەم برایەمان دوێنێ شەو شەهید بوو. ئێمەش وەکو گەلی کورد ئەزانین دوشمنمان زۆرە دوشمنی کورد زۆرە داواکارین لە حکومەتی بەغایش و لە حکومەتی هەرێم ئەو ناوچانە پڕکەنەوە کە تا ئێستا بۆشایەکی ئەمنی هەیە لەو ناوچانە کە لە ڕێگایەوە داعش هێرشەکاتە سەر سنوورەکان و هێزەکانی پێشمەرگا. دۆگە لە سەنگەرەکە زامار بووە ئەمڕۆ شەهید بوو ئەمە هێزیەکە مەسەلەن نەهێزی عێراقی ئەو بۆشای ئەمنا پڕەکاتەوە نە پێشمەرگەش پڕێکاتەوە ئەمە حتا ئیساگەوە چەند ساڵە پێشمەرگە شەهید دەکرێت و کوڕ خەڵکە درێتە قوربانی و مناڵ خەڵک شەهید دەوێ و مناڵ خەڵک هەتیمەکرێت لە بۆنەی ئەم بۆشایی ئەمنیوە. شەهیدبوونی محەممەد مانسوور و یەحیی عادل و برینداربوونی دوو هاوسەنگەریان لە شەوی ڕابردوودا و شەهیدبوونی 6 پێشمەرگە و برینداربوونی سیانی دیکەش لە شەوی شەممەی ڕابردوودا تەنها لە سنووری گەرمیان تەواوی هۆکارەکەی ئەو بۆشای ئەمنیانەیە کە وێڕایبوونی ڕێکەوتن بۆ پڕکردنەوەیان تا ئێستا ئارامترین مۆڵگەی تیرۆریستانن و بەهێزی سەربازی پڕ نەکراونەتەوە. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.